گۆڕە وەڵی چەوە ناگری مامۆستاگیان بە زادی خوا ئەمڕۆ من خۆم شۆردە سوێن بەخوا سەتڵی ئەوم هینگردووە لە ناوینەکەویش خەرگوو بسوودێمەوە گەرم بۆ کاکاوەکە کەمی تایە ئەم دیمەنەی ئەیبینن بۆ جەژنە پیرۆزە کۆ نەبوونەتەوە بەڵکو بێئاوی گەورە و بچووکی هێناوەتە سەر شەقام و لە تاو بێئاوی هەمویان هاتوونەتە دەرەوە من ئەمەوێ دەمەتەقەیەک لەگەڵ خۆیان بکەمەوە گەر هاوکارم لەگەڵ ما بێت کاک حاجی سڵاو لێ بێت پێم بڵێ دۆخ و حاڵتان چیە بەدەست ئەم بێئاویەوە لە خراپترە زۆر خراپە لەبەرەوەی کێشەی ئەم بەرزایی سێتوان لەگەڵ هەموو سلێمانی جیاواز ئێمە کێشەی سیستەمی ئاوەکەمان هەیە ئاو سەر ناکەوێ بۆ ماڵەکان لێرە نزیکی 1000 ماڵ مەحرومین ئێستا ئاو زۆر کەم بوو بە هەفتەی جارێک دێ بەڵام ئەگەر هەموو ڕۆژێکیش بێ ئاو بۆم گەڕەکە سەر ناکەوێ لەبەرەوەی بۆریەکان پڕ نابن سەر ناکەوێ ئەو خەڵکە 4-5 ساڵە ئاو ئەکڕێت یعنی مەحرومە بە هەموو شێوەیەک لە ئاوی حکوومەت بە تەنکەرە کڕێ و هەموو بەرمیلێکیش بە 1000 دینارە یعنی تەنکەرێک 35 تا 40,000 زۆر باشە دەست خۆش بێت تۆ پێم بڵێ لەم بێ ئاویەی هاویندا ئایا حاڵتان چۆنە بەم بێ ئاویە ئەم هاوینە بەڕێکرێت سەرەتا بە ناوی خوا ئێمە وەکو دانیشتوانی گەڕەکی سێتوان ماوەی چەند ساڵە بەدەست کێشەی کەماویەوە ناڵێنین چەند جار پەیوەندیمان کردووە بە دایرەی ئاوەوە بەڵێنیان پێیاوین بورجەیەکی ئەوێ بۆ بورجەی بۆ تەرخان نەکراوە بۆیە داواکانی لایەن پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەر خەتوم کێشەیمان بۆ چارەسەرکە بەڕاستی حاڵ و گوزەرانی خەڵک بەبێ ئاو لە هاوی نابێت چۆن بێ موبەڕیدەیە ئاوێ بێ پێداویستی ناوماڵە ئاوی ئەوێت تەنکەرەکانی وەکو خۆتان ئاگادارن گاز گرانە هەموو سلێمانی ئەم ساڵ کێشەی بێ ئاوی هەیە ئێمە چەند ساڵە کێشەی بێ ئاویمان هەبووە بە تەنکەریش ناکڕێ یعنی بەڕاستی داواکارین ئەو کێشەمان بۆ حەلکەن سوپاسیانەکەی زۆر باشە دەست خۆش بێ تۆ پێم بڵێ بۆ خۆشۆرین و بۆ چێژ لێنان و بۆ موبەردە و ئەوانە کە ئاو نەبێت چیەکەن گۆڕە وەڵی چەوە ناگری مامۆستاگیان بە زادی خوا ئەمڕۆ من خۆم شۆردە سوێن بەخوا سەتڵی ئەوم هینگردووە لە ناوینەکەویش خەرگوو بسوودێمەوە گەرم بۆ کاکاوەکە کەمی تایە یعنی ئەوەنە ئاو نییە خەڵکی سپادەی لێ بکە ئەوە سۆندەکە هاو ماڵەکەمەوە بەخوا تەنکەرێک ڕی بەسی چ لەسەر کاکە ماقول نییە وڵای خەڵک ژیانی نییە خەڵک مەعاشی نییە خەڵک فەقیرە کاکە یەکیان منم کرێکارم بەخوا کرێکاریش نییە بیکەم لە ماڵۆ دانیشتومەوە پێ 6 مانگ باشە ئەم دۆخە و ئەم هاوینە بەم زەبە ڕێکرێت جا وەڵی ترەوێ لە حکومت بپرسین ئەبێ حکومت هاوکاریکی و خەڵکە بکە یعنی ئەم بۆرێ ئێمە مشکیلەی تایە ئەم منتیقە ئێمە هەر تەواوەتی بیاوە خەڵک ژیانی نییە بەخوا یەک دوو ماڵیان ئاوێ بیرانێ دەبەدەباومانە دەنێ ئەوش کارەباکەەوە نەگرانە فەقیرانە ناتوان ماتۆڕی دەکانێنەوە.